سەحرای سەردا پەڕەندە لە هەردەی دڵی پڕ لە دەردا ئاخ حەکیمێ حەکیمێ دەمۆی دەمدەمۆی پەرێشانە سونبوڵ چنار بەرگی لولە گوڵی قەحقەهەما تەمینا مەلولە وەی تەمە تەمەلولەی باە گەردەلولەی سیروان بمواد گیانە نوخمە سارم کات با سیروان بمواد گیانە نوخمە سارم کات تێکەڵ بە باڵای ئەرێ نازارانم کات تێکەڵ بە باڵای گیانە نازارانم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان دەشتی بیارایە وەی ئاوەکەی سیروان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان گۆرانی عەشقە و ئاوازی ژیان ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە سیروان بمواد یانە شاهۆ بەڕێم کات با سیروان بمواد یانە شاهۆ بەڕێم کات دەشتی شارە زور گیانە خێراتم کات دەشتی شارە زور گیانە خێراتم کات ئەرێ مەچۆ تۆ مەچۆ نامەچۆ گیانە بەجێمەهێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە کەوتە ناو ڕەنگی زەردا بە گریانە هەوربای سەحرای سەردا پەڕەندە لە هەردەی دڵی پڕ لە دەردا ئاخ حەکیمێ حەکیمێ
شان سنبل جنار برقي لولا قولي قهقه ما تمينا ملولا ويتم تملولا بايا قرب لولا يا
ئێوارەتان باش 27 ڕەشەمە ساڵیادی گیانبەختکردنی هاوڕێیانی کوردانی شوانمان. یەک دقیقە بە دەنگی ڕاگرین بۆ یادی هەموو گیانبەختکردوانی ڕێبازی ئازادی و سۆسیالیزم. هاوڕێیان زمانێک کە ئێمە نزیکی فەسڵی تازە و نەورۆز و بەهارە بینەوە، هەمیشە غەمێکی گەورە دڵی خەڵکانی کوردستان داگرێ، ئەوش غەمی لە دەستدانی هاوڕێیانی کوردانی شوانمانە. هاوکات لەگەڵ ئەوە ساڵیادی قوربانی بوونی 5,000 ئینسانی بێگوناحی هەڵەبجەیە کە بەدەستی جنایەتکار سەدام بۆمبارانی شیمیایی کران و گیانیان بەخت کرد. هاوڕێیانی کوردانی شوانیشمان بەر ئەو بۆمبارانی شیمیاییە کەوتبوون و دووچاری مەسمومیەت بوو. هاوڕێیانی ئێمە لە مەقەڕاتی تری کۆمەڵە ئەزانن کە هاوڕێیانی کوردانی شوانمان تا ئاخرین فیشەکانیان شەڕیان کردووە و گیانی ئازیزیان بەخت کردووە. ئەوان چاوەڕێی بەیان و شەویش شڕتر دەبێتەوە، ئەوان هومای ڕزگارین و لە گەمارۆی دێوەزمەی مەرگی تووشە، سەوڵی سەربەرزی ڕاوەستان لە نێو باوزنەی بانگەوازی چۆکدادانە، پۆلەستێرەی ئاسمانی هیواوی گەشی چەوساوەکان لە ناو تاورماوی سێبەری چڵکە هەوری ڕقوقینی داگیرکەران، پۆلە کۆترێکی سپی داودوەری بوون بە گوێسواونەی زەماونەوە، شوشی زلەی عەداڵەت بوون بە بناوچووی تاوانەوە، تریشقەی بروسکەی ڕاسان لە دڵی شەوگاوری ڕەشدا، ڕووباورێکی خرۆشاوی قینیگەر بوون بۆ شتنەوەی بەستێنی ژین لە ناپاکی گوردانی شوان هەوێنی ورە و بێباکی. نامەچۆ گیانە بەجێمەیێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێڵە بەبێ باڵای تۆ من بینایم لێیە